باشە ئازیزانی ئارام ئەحمەد سڵاو و ڕێز و حرمەت بزانە قۆسکەلانم جارێ خۆشەویستیم بۆ هەموو لە یەکتانەیە بەڕێزان حرمەتێکی زۆر بۆ ئێوە با یەک کۆپی لێ بکەم بۆ شوێنێکی تر بڕۆم کاکە خۆ بە نابێ برای من دوای ئەوە ڕێک و پێکدایە خەم و تەواو هیچ ئیشمان بێرە نامێنێ دیت ئەراوڵە باش خۆشەویستان ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن چەند دەقیقەیەکەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکانەوە طبعا من قرار بوو کە لەسەر ئاواتی شێخ جەناب و تۆزێک لە ئەرشیفە پیسەکەی باسکەم بۆ هەموو لایەکتان تاوەکو ئێستا لە ضمنیشە ئەمەوێ وەڵام بدەمەوە بۆ هێرشانی ئەمڕۆ لەلایەن جەماعەتی یەکێتی و ئەوەشی کە پەیجەکانی پارتی ئەچن قسەکانم ئەبڕن و بڵاوی ئەکەنەوە و سوزانم ئیتر ئاوانیە چونکە ئەزانن کە هەموو میدیای پارتی وێشێتی بەقەدەر من ئەزیشیان نییە و بەقەدەر من هێزیان نییە و بەقەدەر من خەڵی گوێ ناگرێ هەر لە بەرەوەیشە کاتێک قسە دژی یەکێتیەکەم پارتەکان ئەچن پارتیەشێ بڵاوی کاتەوە لای خۆی و پارچە پارچەیەکە کاتێک دژی پارتی قساکەم یەکێتیەکان ئەچن ئەو کاراکەن جا ئەم شەو لە دوای بابەتەکەی ئاواتی شێخ جەنابە ئاواتی شێخ جەناب کە قسەکان لەسەر ئەوەکەم ئەو کاتە ئەچمە سەر بابەتێکی تر لەسەر وەڵامدانەوە بۆ قەزیەیە و زۆر بە جوانی وەڵامی هەمویان ئەدەمەوە ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد هەمووشان ئەزانن کە جەماعەتی یەکێتی ڕێکلامیان کردووە کە ئارام ئەحمەد و خۆی فرۆشتەوە بۆ بە پارتی وازانێ ئێمەیش وەکو پاڤڵ و قوباد و فڵان و فیسارەکان واین کاکە گیان ئەوە تا من بووم بە حسک کاکە گیان لەگەڵ کاکە حەمەیە مێسا ئەوە جلەکانم هەموو شینە ئەوە سەعاتەکەم کاکە شینە مچیلەکەم شینە ئێوە بۆ شتەکان تێگەدن کاکە ئێمە حەمەین حەمە بە قوربانتان خوێنەکەیشمان ئەو حەمەیە بە قوربان ئێوە زۆر سێن بەڕاستی کاکە ئەوە تەجلەکانم کردووە بە شینی ئاسمانی کاکە حەمە قوچانی ئەرە وەڵا کاکە ئەوە کاتی خۆی لەگەڵ پارتیا شەڕی بوو ئەوە شیعار بوو ڕەنگی شینی ئاسمانی کاکە حەمە قوچانی ئەرە وەڵا باشە دێ یەک دوو دەقاوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە پاشان ئەچینە ناو قسە و باسەکان هیوادارم کە هەمووتان لە خەت بمێننەوە بۆ ئەوەی لە دوای بابەتەکەی ئاوات جوان بە درێژی یەکێتی و پارتیتان بۆ بشۆم بۆ ئەوەی فێر نەبن جارێکی تر کە هەردوو لایەن دابنیشن پەلاماری ئارام ئەحمەد بدەن بەڕاستی ئەرشیفی ئێوە ئەرشیفێکی پیس و چەپەڵە بۆتان نییە پەلاماری ئارام ئەحمەد بن کاک ئەرە وەڵا دوێنێ شەو جەماعەتی یەکێتییان و ئارام ئەحمەد خۆی فرۆشەوە پارتی ئەم شەوی جەماعەتی پارتیەرن ئارام ئەحمەد بووە بە پیوکەی گەڕۆڵی هەزەری نیەوە بە قورئان باوکم بە شەرەف میوە بەس بۆ باشە من پێتان ڕابێرم با باش بیزانم هەر بوو ئەوە باش ئەرە وەڵا کاکە عینەکەکە لە چاوکەم یابێ عینێک بەڕێزان لە چاوی کەمیان بێ عینێک وڵای دەسەن جلی کوردی عینێکی لێ نایە وانێ خۆشەویستان هەر بەڕاستی جلی کوردی بە عینەکەەوە جوان نییە پێم وایە بێ عینەکە لە چاوان نەبێ جلی کوردی لە بەرکەی کاک ئەرە هەمومان ئەو حەمەین خوێنەکەمان کاکە ئەها جلەکانی کاکە اینجا ئەوەشان لەبین نەچێ خوارەوەی شەرواڵە ها خوارەوەی ئەمشەو تراکسود نییە ئەوە تا ئازیزان چاوتان لێ کاکە ئەوە بە تەمامشن بۆ داوای ژن بەڕاستی ئای چۆن کاک ئەوە بۆیە خۆم ئاوا لێ کردووە عزیزانی ئارام ئەحمەد وردە ئەچمە ناو قسە و باسەکان لەسەر ئاواتی شێخ جەناب ئەرە وەڵا من لە مێژوەکەیەوە باس یەکەم بۆ چەند شتێکتان بۆ ژێڕمەوە کە بەشێکیشیان بۆ پێکەنین ئەشێ بەڕاستی ئەکرێ ئێوە بۆ خۆتان ڕۆژانەوە لە دوای ئەوە لە تیکتۆکا پارچەکەن و بە ئارەزی خۆتان بە ئاواتی شێخ جەناب ڕابێرن و بیکەن بە قەشمر جا ئەمە هەمووشیان دانیشتون ئێمە پێشمەگە نێرینەکانین و ئێمە لە شاخەوا بووین و ئێمە ئەوە بووین هەمووشی دۆ دەرەسەیە خۆشەویستان من ورد گەڕاوم بە شوێن ئەرشیفی پیس و چەپەڵی ئاواتی شێخ جەنابە کە ئێستا خاوەنی چەندین ملیۆن دۆلارە بە پارەی دزی و تاڵانی ئەمەوێ ئەم شەوەتان بخەمەوە ساڵی 1993 کاتێک کە کێشە لە نێوانی ڕووناکی شێخ جەناب و مەلابەختیا لەسەر تاپۆکردنی خانوویەکی دزراوی سەرچنار ئەگاتە لای مام جەلال هەردووشیان بانگەکە
لە بە حوزوری مام جەلال ڕووناک ئەڵێ ئەگەر ئێمە نەبووینایە کێ مەلا بەختیاری ئەناسی ئەوە من بووم تۆم کرد بە مەلا بەختیار و سەرکردا لە وەڵاما مەلا بەختیاریش تەمان مەلا بەختیاریش ئەزانێ قسە بکە ئەڵێ ئەگەر وابێ بۆچی منتان کرد و ئاواتی برای نەکرد بە سەرکردا بەڕاستی قسەکەشی مەنتەقیە باش نییە ڕوونا خان تۆش ئەوایە لە ژیاتیەوەی مەلا بەختیار بکەی بەسەرکردەی کۆمەڵە و ئالەم بابەتانە ئێبراکەتی بکردایە کاکە خۆ برا لە پێشترە مێت سێ تەڵاقە کە نەماتەوە بەڵام برا هەر برایە هەچێ بێت تەواو باشە بۆیە ئەم ڕووداوەشم بۆ هەمووتان ژێڕایەوە بۆ ئەوەی بزانێ هەمیشە و تا ئێستا ئەم مناقەشەیە گەرمە کە ئایا مەلا بەختیار ماڵی شێخ جەنابی کردووە بە کۆمەڵە یا ئەوان مەلا بەختیار کردووە بە کۆمەڵە بۆیە ئەمە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە ئاواتی شێخ جەناب باش بناسن ئاوات لە ئەم قسانەی کە ئەیکەم ئەم شەو ئەگەر ئاوات ئازایەتی تایە بڵێوانیە ئامادەم لە بەردەم دادگا بۆی بسەلمێنم باشە لە ساڵی 1970 ئاواتی شێخ جەناب ئەگیرێ لەبەر ئەوەی خۆی و ئازەی شێخ ڕەوفی ئامۆزایی ئەشنە سەر ماڵێ بۆ کۆتر دزین جا تەبعەن شێتی کۆتر دزین و کۆتر باسی و ئەلەم بابەتانەیە تەقە لە خاوەن ماڵەکەیەکەن بەڵام چونکە ژمرای مەلا بەختیار و برازای خاڵە شەهابە پاشا نوکو ئەندامی کۆمەڵە خۆی ناسێنێ یعنی ئەمە یەکەم هەنگاوی ئاواتی شێخ جەنابە لەسەر دزینی کۆتر ئەگیرێ دوای ئەڵێ لەسەر کۆمەڵە گیراوم لە دواییشە بەرعافوات بەرەکەوێ لە ساڵی هەشتاویەکە ئەڕواتە ناوچەی بازیان و لای شێخەکانی دێلێژە و نازانم قازان قایە و کە بە شێخایەتی خزمیانن لەو ناوچەیە ئەبێ بە پێشمەرگە و لەوێشە هەر خەریکی ڕاوە کەروێشک و ڕاوە بەراز و ڕاوە ئەلم بابەتان ئابێت بە حکمی ئەوەیشی کە مەلا بەختیاری زاوای ئاواتیش ئەبێ بە ئاڵای شۆڕش بە حکمی ئەو ئەمەش ئەکات ئەمە ئاوات عەزیزان لە مفاوەزاتی ساڵی 1984 لە ماڵی ڕزگاری حاجی کایل کە ئێستا ڕزگار ماوە لە سێمانیە سێت فەنگی شۆڕش ئەدزێ و ئەیفرۆشێ بە سایاق تەکسیەک و دایکی ڕزگار پێی ئەڵێ جوان نییە بۆ ئێمە سایاق تەکسیێک بێتە بەرماڵەکەمان و تفەنگ بارکات و پارە دابنێ ئاواتیش ئەڵێ من مەعامەلەکەم کردووە چی بکەم پارە و هاتوش پارەی هاتوچۆن پێ نییە ئەم ڕاستیە هەموو کەسی ئەزانێ دوای مفاوەزاتەکەی ساڵی 1984 و 85 ئاواتی شێخ جەناب لەسەر دزین و فرۆشتنی ئەو سێ تفەنگە لە زیندانی بەڵبەندی یەک لە تەکێ سجن ئەکرێ لەو سژنیشە ئەوەندە زۆڵە بێ ئەڵێ من لەسەر ئاڵای شۆڕش گیراوم بەشەتێ لەو کاتەیە هێشتا مەلا بەختیار لەسەر ئاڵای شۆڕش نەگیراوە یعنی ئاوات کە لەسەر چەک دزین گیراوە ئەڵێ لەسەر ئاڵای شۆڕش گیراوم جا ئەزیزانی ئارام ئەحمەد ئەمانە لە شاخیشە هەر دز بوون باشە بۆیە ئێساش دزن لە دوای نەوەیەکەوە مجموعەیە پێشمەرگە هەبووە چونکە لە شاخە مەسەرەن کرۆکیان پاک بۆ دز نەبوون لە دوای ڕاپەڕینشەوە هەر دز نین بەڵام ئەوانەی کە لە دوای ڕاپەڕینەوە دز بوون هەموویان لە شاخشە هەر دز بوون یعنی بەسروش بەدزی لەدایک بوون لە حقیقەتە لە دوای ئەمە شێخ جەنابی باوشی ئەڕۆتە لای مام جەلال بەری ئەدا باش نییە اینجا دوای ئەوە ئازاد هینە دوای ئەوە ناوی چیە ئەم کابرایە ئاوات لە گوندی قازانقایە فیرار ئەبێ هەتا دوای ئەچێتە ئێران و لە ڕاپەڕینەکە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان وەڵڵی ئازیزان بە دواداچوین دەقیقم کردووە ئاواتی شێخ جەناب نە پێشمەرگە بووە نە هیچ پەیوەندێکی بە شۆڕشەوە هەبووە بەڵکو دوای سژنەکەی ئیتر ئاسکەری فیرار بووە خەریکی ڕاوکردن بووە لە 88 شۆ چۆتە ئێران و نەگەڕاوەتەوە هەتا ڕاپەڕینەوە دوویەک من لێرەوە تەحەدای هەموو یەکێتیەکەم با یەک کەس لە ناوێکێتیە شایەتی بدا دوای ئەو سێ تفەنگە دزینەی کە لە 84 ئاوات دزیوێتی ئاوات لەکوێ پێشمەرگە بووە لە کام کرد پێشمەرگە بووە لە کامتی بووە لە کام دەستگای یەکێتی پێشمەرگە بوو بێزەحمەت نەبێ پێمان بڵێن اینجا چینە سەر ڕووداوی کوشتنی هونەرمەندێک ساڵی 83 هونەرمەندێکی گیتارژەنی شاری سلێمانی و تیپی مۆسیقای زانکۆی سلێمانی بە ناوی ئاوات ڕەوف کە خزمی ئاواتی شێخ جەنابە بە خێزانی و بۆ سەیرانکردن دەچنە ناوچەی قەراخ و سەیرێکی لە گوندی قازانقایە ئەدەن ئەم شتانە زۆر کەس نایزانێ خۆشەویستان لەوێ ئەم ئاواتی شێخ جەنابە هونەرمەندەکە دەبینێ کە خزمی خۆیەتی و ئەویش هەرناوی ئاواتە بە مەبەڕیری و سپیکردنەوەی مەسائلی شەرەف و ئالەم بابەتانەوە ئەو قسە قۆڕ و قسە پوچانە گوایە ئاواتی هونەرمەند قسەی شەرەفی دەسەر و ئالەم بابەتانە لە ناو چەمەکەی قازانقایە ئەیکوژن و ناهێڵن مەیتەکەشی بگەڕێتەوە بۆ شای سلێمانی هەر لەو شوێنەیە خۆشەویستان جوانترین و باشترین هونەرمەندی گیتارژەنی شار گۆڕغەریب ئەکا کاتی ئەوە هاتووە کە داوا بکرێت تەرمی ئەو هونەرمەندە بدۆزێتەوە و
بشكوة قورشي بي الرواب بين يعتبيه النوبو زيد خوي والسيماني ألم بابتانا خانوادي آواتي الشيخ روف وكسو كاريان وهاوريكاني لهن المنداني أو كاتا همويا شياتي أمر الدوان خوشويسان بلام كس باشي اشتكاناكا بلام آرام أحمد بوتان باسكات لدواي رابرنشا آوات بو بزابطي لواي تايبتي مام جلالون دواي أوش بوبا عامل لواي تايبت ما يكش قايم قام بو هم أزين باس ما كردو عزيزان لشر ناو خويا خوشويسان أم آواتا ديان جنجي نشارزاي بكوجدا أو روداوي بارتي بيتانا خمو أو كناوي الناوى الششي حزيرانو تقكدن لمراسم كي تلمي عثماني قال منورو أو ليواكي آوات بأمري آوات تقلو خلق مدنية كراوة وديان كوجاو برينداري مدني ليكوتوتوا واتا آوات سربرشي أو كاري كدوا لذا خوشويسان أبي حلوة سيب كينو بسيارك لهموتان أكم وبسيارك لخوم أكم براسي بوشي همو أواني راستو خو للاي بارتي ومالي بازاني وتومد بالي شركدن كشني باتيا كان بون دواجار هموين أكونا مدحو سناي مالي بازاني آية براسي أما صدفية يان خو باكدنوية آية هرشا كدنا يان كرينيانا للهان مالي ابن مالي بازاني إيوة تماشاك نخوش ويساني آرام أحمد فيدون عبد القهار لسنتاي شرينا وخو أو قلمي كرت ولا سن تلفزيون أوتي أبي مسعود بازاني بيلاوي بيش مكاني جتي ماشكا يستهم ممكن أزاني فيدون عبد القهار تشكوي ليش ابن مالي بازانية شيخ جعفر لكوية مالي مام يحيى بيش كسي بارتي بون بأسيري هل بينجاني قول لباران كرد إسا هموكس أزاني الشيخ جعفر تشكوي ليشي بارتي بون مالي بازانية باشا مسافاي سي قادر أزاني آرام أحمد چلو چوار بيش ملقي بازاني لناو بازار رانية كجران بارتي راستو خو تومدباري أوي كد لإزاعة كيانو بلام إسا مسافاي سي قادر همان حال الشيخ جعفري هي وأويش لبيناوي سيكسو لبيناوي باريا شرف ووجدان وآبرو كرامتي فرشتوا بابنا مالي بازاني آواتي الشيخ جنابيش وك أوانو تومدباري يكمي قتلو عامي ششي حزيرانكي بارتي بون إسا تشكوي ليكا خوتان سيديكن خوش يساني آرام أحمد سالار عزيز ديداري برهم صالح ومسعود بازاني رخصتوا سالار عزيز وفرد عبد القهار وهدوشان بارين لبارتي وبازاني ورقتوا بويا ودكالك بلاو ناكم هو شركة ستشاوكم توشي كيشاقي خوش يساني نامي توشي كيشاقي ستشاوكم بلام آية هل براسي أمشتان الصفية ياكرن وفروشنا يا زبر وهرشي بارتيا بنماري بازاني وكو رجي خيانة شخيري شان بوكو هب وتا أمانة أو أبن نوكري بنماري بازاني ديان صار وكو دوانا وتنفيشة كان بيو أنين دوائي بو بارا دبنا كويلي ماري بازاني باشا نازل بيسايا كان انشور ابن مالي بازاني تيناقم بوشي لدواجة لجلال طلباني و هتا كونا على شورشة كان هل هم يعني أشنا حزوري ابن مالي بازاني ولا ديوخاني ابن مالي بازاني أشمينو سدمي قايمكي أواتي الشيخنا دو زوي لسر خوي تابو أكا جيجا لدزيني 1 بليون ديناري سويسي كجلال طلباني لدواي أو بيما صاقي بيونا باجني دو زوي لسر خوي ورقدي أيكا بدو بنزني خانة باجنية إيش كان بنزيخاني هالويستا تنشتي فاميلي مول كدي بناوي كسيشي خويوا أي تيش عندري تصل جيه جاء بنزيخاني نقطة كيشي لسه خوش ويسان كمني شيء كان بوين جرامته قرار در أشياء لسدمي أو سدمي كداني أحمد مجيب باز جاي السمانية به قرار در أشياء على أبي خاوني بنزيخانة كان ناوي خوان بنوسن مثلا أم بنزيخاني ناوي فلان بنزيخاني آرام أحمد سي آرام أحمد ناوي حمقريد بنسي حمقريد باشا أواجه حال أسيم ما وياك بنزيخانة كابناي كشيء خوش كزايو بلان الدواية ناوي كيدي كنو باشا دواي أما أوات أبيبا شيء لمكتبي سياسي وكم مديري إداري مكتبي سياسي لم مديري إداري مكتبي سياسية أم كابرايا لروخاندني حرجمي بأسا أشو ورقي مكتبي سياسي أكيد بم ورقانا بديان وصدان ساري عند أتزيل جنوب ولا بغاوة يعني هنا بو سيماني لو يحرم ين أفرشت واعتبر ورقي مكتبي سياسي وخوش بيستاني زيادة لا بينصص سيارة وكو يشتي كان باسيا كان للانجلوزر وحمجور سيارة برطل عوات هنا يعني لجنوب تيمي تايبتي هبوا بورقي سكرتي شتيو هنا يعني بمفرزي تايبتهم هنا بو سليماني كشي توانيو بريدل شنك ورقي مكتبي سياسي كتي بيوا داشا باش كي زوري ام سارانا بس اللي اشو اي فروشن اي تيشي كطازو جوانو اوانبو لحوشي مكتبي سياسي راي قلتو دايبو خو اي فروشت حتى لسن امش قصيه كي خوش ويسان روجي كان كدكتور كمال فؤاد امش هريشي دكان بو انجرامتو كبربسي دتي كالجيري بو او كاتا
هەندێک میوانی ئەجنەبیەت لە دواییە کەمان فواد ئەڵێ ئەم میوانە برن بۆی لە بازاڕە تۆزێ پیاسیان پێ بکەن و ئالم بابەتانە یەکێ لە مۆزەفەکان ئەڵێ وڵی کاک دکتۆر سیاری لێ نییە مەکتەبی سیاسی مەگەر سیارەکەی خۆتمان بێتێ پشین ئەوەی پێ بکەین باشە ئەوش ئەڵێ ئاساییە سیارەکەی خۆم برن مشکلە نییە لە دوای نیۆڕۆکە کەمان لێتە دەرەوە سیرەکە ئەم هەموو ڕیزە سیارە لەویایە ئەوش بەلای سێرە بێ ئەڵێ باشە بانگیانەکە ئەڵێ ئەم هەموو سیاری هیچیە ئەڵێن وەڵا ئەوە هەمووی سیاری ئاواتی شێخ جەنابە ئەلە جا باش ئاوات ئەم هەموو سیاری لەکوێ بوو باش نییە ئەڵێن وەڵا قوربان لە بەغاوە و ئەیهێنن و لێرە دایانێن و دوایش ئەیفرۆشن باش نییە هەر ئەو کاتە یەتە ژوورەوە کۆبوونەوەیەک ئەکات کە ئاوا چۆن ئەم سیارانە ئەهێنێ کاڵێن بۆ وەرەقی مەکتەبی سیاسیە لە ئەمریکا ئەڵێ ئاواتی شێخ جەناب دەرکرا لە پۆست و هەموو شتێک ڕێک ئاواتی خستە سەجات باش نییە اینجا ئاوات ئەمەنە سەگ و زۆڵە بێ خۆی هەڵەواسێ بە باڵی ڕیفۆرمە دەنا ئاوات بە حیاتی نەڕیفۆرم بووە باڵی ڕیفۆرمی ناوێکێتی نەبزوتەوەی گۆڕان بووە بەڵام دوای نوێشوان سەفا و ڕیفۆرم کرا کەوت لەبەرەوەی کە دەرکرا بوو بەڕاستی هەتا هەڵبژاردنەکەی 2006 لە گرمیان ڕیزەی کانوێشوان خۆی هەڵبژارد عزیزان شتێکی تریش هەیە کە لە عەزی تاسڵ و جوانش ئەوەش بۆ باز ناکەم بەڕاستی لەسەر خانۆکەی سەرچنارۆک و نوکتە بۆتان باسەکەم دوای تۆزێکی ئەچمە سەر بابەتەکەی تری یەکێتی و پارتی و ئالم بابەتانە لە سەرچنارە کە خانوویەکی داگیر کردووە هەتاوەکو ئێسایش کە لە ڕاپەڕین و داگیری کردووە ئەو خانووە هی دایرەی سیاحە بووە باش نییە لە دوای ڕووخانی سەدام مامجلال بۆی تاپۆ کردووە ئەم خانووە لە هاوینە هەواری سلێمانی لە سەرچنارە 2000 مەترە خۆشەویستانی ئارام ئەحمەد مامجلال کۆبوونەوەی بە هەمویان کردووە و توێتی ئەوەی لەو خانووی حکومەتایە عەریزەیەکم بۆ بنووسێ بۆی بۆتەن تاپۆ بکەم ئەمەش هەر نوکتەیە بۆ شارەزایتەن هەر یەکە عەریزەیەک ئەنووسێ بۆ ژمارەی خانووەکەی ئەنووسێ مامجلالیش ئەچێ ئەینێرە بۆ بۆ تاپۆ لەسەر وەرەقەک ئەنووسێ بەڕێز بەڕێوەبەری تاپۆ کاری پێویستی بۆ بکەن جا ئەم خانووانە هەموو ڕقەمی تایبەتی هەبووە بەڵام ئاوات چونکە مەسەلەن فریشی هەر بە هەڵدراوەتەوە بە شیری دزی و خیانەت بابەتانە هەڵ ئەسێ لەسەر عەریزەکە ڕقەمی خانووەکە ئەنووسێ و ڕقەمی عەرزێکی فراوانیش هەر لە سەرچنارە ئەنووسێ واتە دوو ژمارە ئەنێرێ بۆ مامجلال ئەزانێت کە مامجلال ناتەنە ڕقم وشت چییە تەنها لە کاری پێویستی بۆ بکەن و ئەلم بابەتانە خۆشم دە ڕقم هەڵگەڕێ باش ئەچێت کە ئەچێتە بەردەمی بەڕێوەبەری تاپۆ ئالم بابەتانە مجیرەکە سیرەکە ئەڵێ ئەمە چۆنە بێ ئاوات هەم خانووەکەی ڕقەمی نردووە و هەم خانوو ئەو هەموو عەزیشی نردووە دوو ژمارە ئەمە نابێ ئەمە خێرلێکی تێدایە بەڕاستی هەڵ ئەسێ قەنەعەت بە مۆزوعەکە ناکە تەلەفۆنەکە بۆ سکرێتی مامجلال خۆشەویستان مامجلال بەدەست ناکەوێت بەیەکێ لە هینەکانی ئەڵێ ئەوە سکرتێرۆشتەکان ئەڵێ ئیشێکی وان بە مامجلالە ئەویش ئەڵێ کاکە گیان ئەو مەلەفە بنێرە من ئێخەم بەدەستی مامجلال باشە مەلەفەکە ئەنێرێ بۆ سکرتاریەت دوایش مامجلال لەدەست لە ڕێی سکرتێریشیانەوە بەدەستی ئەگات باش نییە کە سیرەکە لەسەر ئەمە دووشت نووسراوە دوو ڕقم یەکیانی خانوویەکە یەکیانی هینی چەندین دۆنم زەویە باش نییە عزیزان هەموو یەکێتی ئەمە ئەزانێ من داوای لێبوودن لە ئێوەکەم کە لە حزوری ئێوە ئەو قسەیەکەم بەڕاستی مامجلال لەسەر عەریزەکە ئەنووسێ ببورن ها زۆر ببورن تخوا ئەڵێ ئاواتی شێخ جەناب گوی خوارد هەر بەم نەسە تەڵەبانی ئەنووسێ کە ئەینێتەوە بۆ مدی تاپۆ سیرەکەم دی تاپۆ لە سێ نووسا ئاواتی شێخ جەناب گوی خوارد وەڵا ڕێک و پێک ئەزانێ مەسەلەکە چییە خانووەکە ئەکا بە ناویەوە بەڵام عەرزەکە ناکا بە ناویەوە هەتا چەند ساڵ دوای ئەوە هەر کەسێک شتێکی وا هەبوایە یەکسەر ئەم قسەیان بە ئاواتی شێخ جەناب بۆت خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە ئەوەیە لە 2006 خۆشەویستان هەرجەلال تاڵەبانی ئەو کاتە کە حاکم قادر مدیری شارەوانی بووە زۆربەی زۆری ئەرزەی توجاری هەر لە مەنتیقەی سلێمانی ئەوانە دابەشی کردووە 400 متر 500 متر 600 متر باشە حتا بە نمونە ئەوەی شێخ جەمالی مزیع پێم وایە لە ساڵەکە لەکوێ ئەو کاتە وەریگرتووە مەسەفا چاوڕەش هوتێلی پێ کردووە نەزاتی نووری بەگ ئەویش هەر بە هەمان شکڵ کەم سەرکردەیەکێتی هەیە هەمووی بەڕاستی ئەمانیان وەرگرتووە خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆیە ئاواتی شێخ جەناب بە درێژایی مێژووی خۆی بەڕاستی هەر بە دزی و درۆزنی هاتووە ئازیزانی من لەوە تاکید بن هەر بە دزی هاتووە بڕواتانە بێت باش نییە بۆیە هەتا ئەوەشی کە ئەڵێن نەهین ببورن تخواوە خەلێک لەوێ هەیە کە ئەوە چییە عزیزان وڵایەتی کێشە تووشی کێشە بووم بەڕاستی ئەراوەڵا ئەوەشی کاڵێن گوایە ئاوات یەک هینێکیاوە بەوە بە ناوی چییە بە بجوتەوەی گۆڕان ملیۆن دۆلاریاوە ئەویش درۆیە خۆشەویستانی ئارام ئەحمەد لە کاتێکی ترە ئەویشم بۆ باسەکەم ئێستا ئەچینە سەر
ئەوەی کە من دوێشە و کۆمەڵی قسە و باسم کرد و ئەوەی کە میدیاکانی پارتی و پێی جێبەناوی گەنجەکانی پارتی ئەچن قسەکانم پارچە پارچەیەکەن ئەیبەن ئەوانەی کە دژیکردین بڵاویەکەنەوە باش نییە لێرەوە بە پارتیژاڵم ئەگەر پیاون بەڕاستی ئەگەر بڕواتان بە ئازادی هەیە قسەکانی منیش بڵاو بکەنەوە کە دژی پارتی بنەماڵی بازانی ئەیکەم باش نییە یەکێتیەکانیش ئێوە خۆتان کاکە خۆتان ئێوە نۆکەری پارتی بنەماڵی بازانین بەڕاستی نەک دابنیشن بە ئارام محمەد وڵا ئارام محمەد پیاوی پارتی و نازانم ئەو پارتی کڕیوەتی ئەو قسە قۆڕ و قسە قوچانە ئێوە چەندین ساڵا قسەی بەم دەڵێن ها ها خۆشەویستان ئەمە خودی جەلات تاڵەبانیە کە خۆی هاوارەکە ئەڵێ هەمووتان دەنگ بدەن بە کاک مەسعود بازانی سەرۆکی ئێسا و سەرۆکی دوا ڕۆژ ئێوە شەرم کەن بەڕاستی کاکش ئەوە تا هەموو بنەمای تاڵەبانی بۆ بنەماڵی بازانی ئەچەمێتەوە کاکە من دوێنێ شەو کۆمەڵی قسەی ڕاستیم کردووە وتومە ئەمەوە ئەم واقعەیە کە ئێمە تێدەین بەڕاستی ئەوەیە کە نەیارەکانی پارتی هیچ نین نەڕاستیە نەک ئێوە دابنیشن خۆتان شەریکە دوێنێ کاکە پاوڵ و نێچیر و قوبات هەمی لە بەغابەیەکەوە بە خوێندانیشن ئێوە بەیەکۆ شەریکە دزن بەڕاستی ئێوە شەرم ناکەن بەڕاستی ئەو قسە قوڕان ناکەن ئێوە پێویستە دەمتان داخن لە واقعە دەمتان داخن باش نییە هیچ کەسێ وەکو ئێوە نییە کە بۆ بنەماڵی بازانی بچەمێتەوە بە درێژایی مێژوو باسم کردووە لە برای مەحموود تا هەر هەمووتان بۆ بنەماڵی بازانی چەماونێتەوە هەتا ئێسیشی لەگەڵاوێ لە ڕاستیە باش نییە لەبەرەوە ئەو شتانە بۆ ئارام محمەدی باس مەکەن لە خۆتان وەختدانەیە نووسێتی چی ئارام محمەد ژەهرەکەی خواردەوە کورە ژەهرەکە برای مەحمەد خواردیەوە جەلات تاڵەبانی خواردیەوە نۆشام سەفا خواردیەوە پافڵ و قوبات خواردیانەوە کە هەمیشە دەستدەگانی پارتی بنەماڵی بازانی باشە ئێوە خواردوتانەوە بەڕاستی ئێوە دەبێت کە ژەهرەکەتان خواردەوە لە حەقیقەتە نەک بێن دانیشتە قسە قوڕانە بۆیان بکەن باش نییە ئەمە مەکەن من بە پارتیەکان دەڵێم ئەم شەو من کۆمەڵی قساکەم لەسەر ئەم مۆزوعی پارتیوانە بابەتانم ئەگەر پارتیەکان پیاوان گۆرن بڵاویکەنەوە پاشان کە یەکێتی کە ئێوەش کاکەوەکو پارتی بکەن کە دژی پارتی بنەماڵی بازانی قساکەم دەمەکەم بڵاوکەنەوە ئێوەش فقەچێکە کاکە خۆشتێکی زۆر ئاساییە دژی یەکێتی قساکەم با پارتی بڵاوی کاتەوە دژی پارتی قساکەم با یەکێتی بڵاوی کاتەوە چونکە نەیەکێتی و نەپارتی بە هەر هەمویان میدیاکان وەکو ئارام محمەد نییە خەڵک جۆرە قسەکانی بگرێ بەڕاستی کەس گوێ لە ئێوە ناگرێت بۆیە قسەکانی من ئەبەن دووبارەکەنەوە لێدەنەوە باش نییە ئاوایە یعنی هەموو میدیای پارتی کە ساڵانە ملیۆن دلار سەرفەکە بە میدیاکانی پارتی بەقەدەر چوار قسەی ئارام محمەد قیمەت و ئەرزشی نییە هەر لەبەرەوەیە کە هەموو پێیجەکانی پارتی قسەکانی ئارام محمەد دژی یەکێتی کە کردومە کە ڕاستیش وتۆ نەک دژ بەڕاستی باشە بە هەمویان بەقەی قسەکانی ئارام محمەد ئەرزش و قیمەتی نییە لێرەوە یەکدانەکەی ئارام محمەد بن بەڕاستی یەکێتیەکان ئێوەیش بە هەموو میدیاکانتانەوە بە کەناڵی هەشتی شەوکە تازە کردوتانێتەوە بە هەر هەمووتان بەقەدەر 10 دقیقە ئارام محمەد قسەکانتان قیمەتی دێ ناو مجتەمەع ناو خەڵکی کوردستانە بەڕاستی باشە ئێوەش وەرن قسەکانی ئارام محمەد بەرن دژی پارتی بنەماڵی بازانی بڵاوی کردەوە باشە ئێوەش وا بکەن لە حەقیقەتە تۆهمە مەپێشنەوە ئەمە ئێوە من تاکرد بە پیاوی پارتی و کردە بە پیاوی یەکێتی و کردمان ئێستا هین نووسوێتی یەکێکی ناویشی ئەوەی پارتی ئارام محمەد کە هەمیشە سەر بە کوتلێشێکی وڵی هەمووش سەر بە کوتلێش کەسێ نەبوو ئەمە ڕۆژی ئەمکەن بە هی لاهور و ڕۆژێ هی پاڤڵ و ڕۆژی هی قوبات و ڕۆژی هی نێچیر و ڕۆژی هی پاراستن و ڕۆژی هی نازانم زانیاری ئەبێ بەو داخۆ بمرن ئارام محمەد بە بەڵکی کەسێ بەڕاستی ئەبێ بۆ داخۆ بمرن هەمووتان چونکە هەمووتان خۆفرۆشن پارتی یەکێتیەکان و ئازان هەموو کەسێک خۆتان وایە حەقیقەتە جا ئەوە ئازانی ئارام محمەد بۆ پارتیەکانی جا ئێوارەیەکیان کابرایەکی بەتەمەن بە سواری پارتیەکەەوە هین عەفو ببورنخوا بە سواری گوێدرێژێکەوە ئەچێ بۆ گوندێک باشە ئەچێ بۆ گوندێک لە بن تۆکەیە گوێدرێژەکەی ڕاگرێ کە گوێدرێژەکەی ڕاگرێ جاگرێ بۆم باس کردوون ئازیزان گوێدرێژەکەی ڕاگرێ بەڵام حەبلێک یان گوریسێکی پێ نابێت کە گوێدرێژەکەی بۆ پێ بەسێتەوە باشە جا کادر و ئەندامی پارتی هەمووی ئابۆشقڵەیە لە حەقیقەتە هەمووی کۆیلەن نەڕاستیە باش نییە ناتوانێت بیبەسێتەوە پێی نابێت وڵا ڕوا بە کابراایەک ئەڵەیە کاکە گوێدرێژێکم پێ بەشکم حەبلێ گوریسێشێکم بەنێ ئەم پارتی پێ بەسمەوە ئەفو ئەم گوێدرێژەی پێ بەسمەوە ئەوجا گوێدرێژ بەسنەوەی بۆشێ بەقوربانەوە لە چۆن ئەڵێ نایەوێ ئەلە ئەی چی بکەم ئەڵێ کاکە هەر بڕۆ ئاوا بکە لە ملی کەرەکە ئاوا بەهیری دارەکە ئاوا بکە ئیتر کەرەکە خۆی ناڕوات
ئەویش دەڵێ باش وەڵا ئەچێ بۆ لای گوێ دێژەکەی و ئاوای لێ کات و ئاوا بەدارەکەکە گوێدەش بۆ خۆی لەوێ ڕێک و ڕاست ئەوەسێت محتەرەمانە وەڵا بەیانیەتەوە هەرچێکە کاری گوێدەش ناڕوە باش نییە ئەچێ بۆ لای کابرەکە گوێدەشەکە ناجوڵێ نازانم ئەم هۆی لێم شەقیتی ئەڵم کتێکی پیاگەشم ناجوڵێ ئەڵێ کاگە نابێت ئەبێت دارەکە پێچەوانە ئاوا بکەیتەوە اینجا کەرەکە ئەزانە کە کراوەتە اینجا ڕوە باشە وەڵا کاکی گیان کابراش مەجبور ئەچێت ئاواکە بە دارەکەی ئاوا بەمری کەرەکەکە وڵا کەرەکەوێتە ڕێگە ئەندام و کادری پارتی ئێوە ئەمە ئەقڵەکەتانە بەڕاستی ئێستا یەن مزایدە بە ئارام مەحمووەکەن کە کۆمەڵی ڕاستی ئەڵێم ها خۆتان ئەوە پیاونین کەس گوێتان لێ ناگرێ ئەتانێ قسێ بە قسەی ئارام مەحمووە بکەن ها جا بەیانی پیجەکانی پارتی ئەنووسن کە ئارام مەحموو بە پیوکە ئارام مەحموو ئەرە وەڵا ئارام مەحموو خۆی بفرۆنە پاڵ تاڵەبانی یاقوبا تاڵەبانی کورە کاکە شەرم کەنێەوە کاکە عیبە کاکە بەڕاستی عیبە باش نییە بابیکیان من سیاسەتەکەم ڕاستیا سیاست من وەکو ئێوە نیم ئێوە کاکە بە پارە قساکەن ئێوە چ پارتی چیەکێتی هەچی تیڤیتان هەیە پێیشتان هەیە ئەکاونتان هەیە ئێوە بە پارە کارەکەن کاکە لەبەرەوە کەس تااقەتی نییە گوێری ئێوە بگرێت بەڵام گوێر ئارام مەحموو بگرێت باش نییە من ئێستا کۆمەڵی قسەتان بۆ ئەەکەم خۆشەویستان بە یەکێتیەکان بڵاوی کەنەوە دژی پارتی بنەماڵی باسانی باش نییە باس بێنێ پارتی بنووسن ئارام مەحموو خۆی فرۆش بە یەکێتی بنمونە ئێمە ئەوە حاڵمانە بەڕاستی هەر ڕۆژە ئەمان فرۆشن بەلایەنێک و هەرواش دەرناچێت لە ڕاستی بۆیە خۆشەویستانی ئارام مەحموود من ئەمە بە یەکێتەکانی شەڵم کە بە حیاتی عاقڵ نابن لەبەروی بەس بۆ پارەتی یەکۆشن هەر حیزبێک لە کوردستانە ئەگەر بیهەوێ لەناو ئەو جوگرافیایی کە لە خەیاڵی ئێمەیە پێی ئەگوترێ کوردستان کاری سیاسی بکە دەبێت پارتی باش بناسێت بۆ ئەوەی پارتی بناسی دەبێت بەر لە هەر کردەیەکی سیاسی ڕەهەندەکانی پشتەوەی ئەو کەتنانی کە پارتی ئەنجامی ئەدا بە وردی بخوێنیتەوە ئەگەر پارتی باش نەناسی بەڕاستی ناتوانیت تۆ گرۆ لە پارتی بریتەوە هەر لەبەر ئەوەیە لە شەسەکانەوە برای محمد جلال طلبای نوشام صفا ناتوان بنەماڵی بازانی بخوێنەوە لەبەرەوە هەمیشە ئەیدۆڕێن لە حقەتە چونکە بۆ لەبەرەوەی پارتی بەر لەوەی حیزبێک و بنەماڵەیەک بێ لە شێوەی کەم پێچی مرتەزەقەیی گەورەی سیاسی هەواڵگری ئیقلیمی و نەدەوڵەتی شێوەی گرتووە بەڕاستی باشە پارتی هێزێکی بە بنەما فاشیە هەموو هێزێکی فاشست ناتوانێت بشێتە پیاریەکەوە کە لاوازی دەرکەوێت بۆ ئەمەش هەموو ڕێگایکی بێئەخلاقانە ئەگێتە بەر لە پێناوی ئەوەیە بیسەر بنێ کە هێشتا بەهێزە وەکە هێشتا لاواز نییە پارتی کاتێ لاوازە بێ دەست بۆ هەموو شتێکە بە لە حقیقەتە کەواتە تۆ نابێت شۆک بی بۆی کە پارتی دەست بۆ هەرچی چەکی خیانەت هەیە بیبە لە ڕاستیە تۆ نابێت شۆک بی ئەسڵەن تۆ وەکوی ئینسانێ ئەگەر پارتی خیانەت نەکا ئەبێت تۆ شۆک بی بەڕاستی ئەبێت تۆ شۆک بی ئەگەر پارتی خیانەت نەکات چونکە سروشتی ئەو حیزبە وایە چۆن زیندە وەرەشیکەرەوەکان لەسەر شیکردنەوەی پاشەڕۆی گیانداران ئەوەی کە پێڵەن شیاکە ئەژی ئاواش پارتی لەسەر خیانەت ئەژی بەڕاستی ئەمە ئەبێ هەموو کەسێک لەوە تێبگات بۆمانەوەی خۆی هەچی ڕێگە هەیە لەم دنیا ئەیگرێتە بەر تۆ کە پارتی ناناسی یعنی تۆ محکومی بە شەکەست و محکومی بە دۆڕان بەڕاستی باش نییە هەر لە سەرەتایی دروستبوونی پارتی و بنەماڵی بازانیەوە بە فێڵ و بە پیلانگێڕی بە بەڵێن بە درۆ توانیوانە ژمارەیەکی زۆر سادە لە خەڵکی ڕەشۆکی ئەوی کەسە باسم کرد ڕێک بخەن و خۆیان بن بە ئاغایان باش نییە ئەوی لەسەر تاڵانکردنی عەشێتەکانی سوورچی و هەرچی و زێباری و ئەلەم بابەتانە باشە اینجا ماڵتان ئاوا بێ لە دوای ڕاگەاندنی یاسای چاکسازی کشت و کاڵی عێراق لە ساڵی 1950 جارێکی تر بازانیەکان بوونە هۆکاری ئەوەی کۆتاییەکی تراژیدی بە دەسەڵاتی عەبدولکەریم قاسم بێت و بە ئاشۆ و فیتنەیەکی گەورە ئەوە کۆتایی هات باش نییە بڕواتانە بێ خۆشەویستان بچین کتێبەکەی دیدای تەمەنی جا تاڵبانی بخوێنەوە لە دوای جیابوونەوەی پاڵی مەکتەبی سیاسی لەگەڵ ئەوەی کە تاڵبانی وەک خۆی لە دیدای تەمەنا باسیەکە کە چۆتە بەغا بۆ بەدەستهێنانی پشتیوانی حکوومەتی عێراق بەڵام مەلام سەفا کەمترین کەس لە ئەندامانی مەکتەبی سیاسی حیزبەکەی لەگەڵ ماوەتەوە کەچی دوای تاڵبانی ڕووی لە بەغا کردووە بە یەک دیدار هێزی خۆی بەدەست ئەهێنێتەوە بە پشتیوانی دەوڵەتی عێراق هێرشەکانی بۆ سەرباڵی مەکتەبی سیاسی و تاڵبانی و هاوڕێکانی دەست پێکە لە ماوەتەوە هەتا هەمەدان ڕاویان ئەنێت باشە من کە ئەمانە بۆ ئێوە خوێنمەوە کە بۆ ئێوەی باسەکەم کە بۆ ئێوەی ئەنووسم کە هاوارەکەم لەبەرەوەی کە ئێوە هەر فێر نابن ئێوە هەر عاقڵ نابن بەڕاستی باشە باشترین سیاست بەرەن بە بنەماڵەی بازانی پەکەکەی کات باش نییە
قد ناچێت ڕاستەوخۆ خەریکی ئەو شەڕانە بێ خۆی ئەزانێت کە چۆن خەریکی کارەکانی بەڕاستی بەڵام جەماعەتی یەکێتی و هەموو حیزبەکانی تر قەت بنەماڵی بەجێ نەناسیوە و قەت ناتوان سیاسی لەگەڵاکەن بەڕاستی باش نییە بەبگێن لە دوای دروستبوونی یەکێتی و واتە لە دوای ئاش بەتاڵەکەەوە پارتی لە ئەرزی واقعا هیچ بوونێکی نەمابوو خۆشەویستانی من باش نییە بەڵام بە پشتیوانی دەستگا هەڵگریەکانی ناوچەکە بە گروپێکی پشتی بۆ قیادەی موقەتەوە سەدان پێشبەرگەی یەکێتی بەسەرکردا بە هەرە ئازاکانیانەوە هەر هەمووی گۆڕون کرد باش نییە ئەو کاسەتی هەکانی بەڕاستی ئەوەیە ئێوە کە من قساکەم و ئێوە لە واقع تێناگەن ئەمە مشکلەی خۆتانە بەڕاستی ئەمە ئێوە عاقڵ نین لە حەقیقەتە ئەوەیە لە دوای ئازادکردنی کوردستانی ئێران لە ساڵی 1970 کە شۆڕش کرا و کوردەکانی ڕۆژهەڵات دەستیان بە کۆمەڵای مەواسا کرد جارێکی تر پارتی سەنگەر بە سەنگەر شەڕی کوردی ڕۆژهەڵاتی ئەکرد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە ئەمانە هەمووی ئەزانین ئەم واقعە باش نییە بەڵام لە هەموو ئەمانەیە ئێوە هەمیشە تۆڕاندووتانە بەرامبەر بە پارتی بنەماڵی بازانی لەبەرەوەیەکە من کە ئەم قسانەیەکەم ئێوەڵێن چی کاکە ئارام محمە ئەوە کاکە ئاوایە بەڕاستی ئەمە واقعەکەیە کاکە ئێوە واقع نابین من چیتان لێکم براکەم تۆ هیچ شتێک نازانی کە قسە ئەەکەم تۆ تەنانەت نایشتوانی خوێندەوە بۆ قسەکانی ئارام محمەد هەبێ یەکسەر تۆ شتی بەسیت چونکە مێشکتان هیچیتیان نییە چونکە ئێوە جوان گوێ ناگرن چونکە ناتانەوێت تێبگەن چونکە ئێوە بە پارە ئیش ئەەکەن ئێوە نایەن لە ڕاستیە لە قسەکانی ئارام محمەد بکۆڵمەوە و ئیسفادە لە قسەکانی ئارام محمەد ئاسانترین شت ئارام محمەد خۆی فرۆش ئەوڵا مانگی بە 2000 خۆی بنەماڵی بازانی ئەوڵا ئارام محمەد خۆی فرۆش بە یەکێتی ئەوڵا ئارام محمەد بۆ خۆی فرۆش بە پیاوی بەلاهور ئەوڵا خۆی نەزان بە چێ بە عەقڵێکە کاکە ئەمە چییە؟ ئەمە چییە کاکەجێ؟ بابا لە ساڵی 1990 هەمووتان بیتەنە کە ڕاپەڕین بووە خۆ پارتی لە ڕاپەڕینەکە بەشداری نەکرد ئایزانی ئارام محمەد باش نییە هێزیشی نەبوو هەچی کۆنە جاش و مستشار و ئەوەی هەرمی کۆ کردەوە هەمووی دەنگیا بە پارتی بنەماڵی بازانی لەگەڵ یەکێتیە 50-50 دەرچوون لەبیر منە چۆتۆخە کاکەجێ پاشی هیچ ڕۆڵێکیشی لە ڕاپەڕینە نەبووە پارتی بەڕاستی کە بڵێ وەڵا ڕۆڵی لە ڕاپەڕینەکەی سای 90 هەبووە بەڵام توانیشی شان بەشانێکی بێ بە 50-50 باش نییە تۆ لە یەکەم خولی پەرلەمانە بەفیتی تورکیا پارتی شان بەشانی جەلا تاڵەبانی پەرلەمانی پەککەیە زیاتر لە 3000 پێشمەرگەی یەکێتی و پارتی کوژران 750 گریلای پەککە شەید کرا خۆشەویستانی ئارام محمەد باش نییە بە کێ کردی بۆچی دوای کەوتن بەڕاستی ئەوەیە وەیە ئێسش کە من باسی ئەمەتان بۆکەم کە دوێشەوە باسم کرد واقعەکە بەم جۆرەیە کاک بنەماڵەی بازانی ئێوە بتانەوێت نەتانەوێ بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئەزانن چی بکەن بەڕاستی دەیان خاڵ هەیە کە من لە مێژووە بۆ ئێوەی باسکەم بۆ ئەوی ئێوە تۆزی عاقڵە نەبین لە مۆزوعانەکەنەوە بەڵام بەداخەوە ئێوە عاقڵ نەبین ناکەنەوە کاکە ناکرێتەوە پێیجێ دابنی هەر لە خۆتۆ قسە بکەیت ناکرێت بەڕاستی ئێوە بە دینی پارتی بنەماڵەی بازانی نین بەڕاستی بە هیچ جۆرێ بەدیلی ئەوان نین ئێوە تەواو ئێوە کاتێ وەکو یەکێتی لەم واقعە تێناگەن و ئەبنە شەریکە دزی بنەماڵەی بازانی و شوێن بەرژەوەندەکانی خۆتانەکەون بە خەڵک تۆهمە بۆ خەڵک مەپێشنەوە بەڕاستی عیبە ئێستا یەکێتی حیزبی 3 کەسە چونکە ئەم دۆخی ئێسەیەکێتی تایە لەگەڵ یەکێتەکەی زۆر جیاوازە حیزبی 3 کەسە پاڤڵ براکەی پوری حیزبی ئەم سیانەیە خۆی تەسلیمی ئێران کردو هیچ هێزە شیعەکان لە بەخا باش نییە تۆ وەکو چۆن کاتی خۆی بنەماڵەی بازانی بە تەواوەتی جاشی ئێران بوون ئێسەیەکێتی ئەو ڕۆڵا بینێ پارتی سنوورەکەی بە تورکیاوە ئەو ڕۆڵی جاشی تورکیا بینێ لە حەقیقەتە باش نییە ئەوەیە پاڤڵی جەلا تاڵەبانی کە ئێساش خودی یەکێتی خۆی خوێندنەوەیەکی بۆ پاڤڵ و عەقڵی پاڤڵ نییە نازانێ کە پاڤڵ ئەدایەکی هەیە بۆ یاریکردن باش نییە بەڵام بە منافقی هەیەی لە حەقیقەتە باش نییە بە منافقی و لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدراڵی و ئەلەم بابەتانەیە باش نییە لایەکیشەوە لەگەڵ پاڤڵ لەگەڵ دادگای فیدراڵیایە لەلایەکیشەوە لەگەڵ پرۆژەی هەژماری منە ئەمە منافقیە بەڕاستی تۆ بەم منافقیە لە بنەماڵەی بازانی نابێتەوە پاڤڵی جەلا تاڵەبانی تۆ ئەبێ ڕاست و ڕەوان هەر ئەو سەردەمە ڕادگەیاندایە بووتایە من دژی هەژماری منم بەڵام تۆ لەلایەکەوە ئەڵێ بژی دادگای فیدراڵی لەلایەکیشەوە لەگەڵ هەژماری منە ئاوان بەیەکەوە ئەمە پێڵێن منافقی بەڕاستی لە سیاسەتە سیاسەت ئاوا ناکرێت پاڤڵچە من کە ئەمانە پێڵێم مەڵێ وەڵا ئارام محمەد درۆکە و دوژمنە و ئارام محمەد ئەمە ڕاستی من تۆ ئەخوێنمەوە تۆ ئەمەی لە حەقیقەتە تەواو
ئەمە ڕاستیەکەیتی کابینەکەی مەسرور بارزانی زیاتر لە دەم و چیان دزیوە هی خەڵک کاکە لە 4 ساڵەیە باش نییە ئەمە جگە لە ململانەی بینی نێچیرەڤان بارزانی و مەسرور بارزانی باشە ئەوە چونکە بۆ مەسرور بارزانی و مەسعود بارزانی نێچیرەڤان بارزانی بە ئەندازیاری هێنانی پاڤڵە ئەزانن بۆ سەر تەختی سەرۆکاتی یەکێتی کێشەکانیان بەشێ لە کێشەی مەسرور و مەسعود لەگەڵ نێچیرەڤان بارزانیە ئارەم بابەتان نییە من ئەزانم هەوڵێکەیە بۆ هەڵبژاردن لە کاتی خۆیان هەوڵێکیشەیە بۆی کردوا بخرێ بەڵام لە هەردوو هەوڵەکەیە خۆشەویستان هەڵبژاردن هیچ قیمەتێکی نییە لە باشووری کوردستانە هەڵبژاردن تەنیا بۆ سەلماندنی ڕێژە و وجودی دەنگەرانیانە بۆ شەرعیەتدان بەکاری سیاسی لە بەغا چونکە ئیتر شتێک نەماوە بە ناوی حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دژایەتی پارتی بۆ هەڵبژاردن بۆ ئەوەیە بەو شێوازە درێژە بە دەستگاکانی حکومەت بدا کە تا ئێستاژە دەستیدایە چونکە لە واقعە شەرعیەتی کوی ئەو دەستگایانە تەنیا وەکو دیکۆر وایە وەکو ڕەمز وایە لە ڕاستیە کە ماونێتەوە ئەگینا ئەگەر تۆ وەکو مەنتەق قسەیەکی لە دوای دادگای پاریس شتێک نەماوە بە ناوی حکومڕانی یعنی خۆری حکومڕانیی پارتی بەڕاستی ئاوا بووە بۆیە سەرنجام هەرێمی کوردستان بەبێ حکومە سەرێنێتەوە ئەم قوارەی قوارەی هەرێمی کوردستانە وەکو یادگارێکی تاڵ و پیس و ناشرین لە مێژووی ئێمە ئەمێنێتەوە بەڵام ترسێکە ئارامەحمە هەیەی و ئەم نەوعایی سیاسەتەی یەکێتی پێ قبوڵ ناکرێ ئەگەر هەڵبژاردن دوا بخرێ خۆشەویستان کە وەکو وتم ئەوش ئەگەرە بابێت تۆ کە تشی لە ساسە نییە لە سیاسەتە خۆشەویستان لە ساسە نییە ئێمە دێشەوە تو ماڵێم هەڵبژاردن دواخرێ بەڵام ڕەنگشی دوا نەخرێ سیاسەتە بەڕاستی کەس نازانێت بەڵام ئەم دوانە ئەم دوو ڕێگەی هەیە زیاتر نییە ئەگەر هەڵبژاردن دوا بخرێ خۆشەویستان پارتی ئەیسەلمێنێ کە ناوەندی بڕیاری پیرمام و بارگەی بازانیە باشە و حیزبەکانی تر یەکێتی و لایەنەکانی تریش لەگەڵ پێکاتەی حیزبەکەی حەمی حاجی مەحموود ئیسلامیش و ئەلەم بابەتانە هیچی بەڕاستی ئەمانە هیچ نی باش نین هیچی هیچ نی تەنها و تەنها هەڵبژاردن لە مانی شەشان نەکرێ دوا بخرێ واتە ناوەندی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستانە پیرمامە و پارتی بنەماڵی بازانیە جا ئەمە کە ئەم قسەیە ئەیکەم تۆ ئەڵێ وەڵا ئارام محمەد خۆفرۆشە ئەو تۆ گەمژەی لە حەقیقەتە ئەو تۆ خودی خۆت خۆفرۆشی لە ڕاستیە ئەوەیە یعنی پارتی کەی بێ هەڵبژاردنەکە کەی نەوێ هەڵبژاردن ناکات تەواو کەواتە ئەیسەلمێنێ بنەماڵی بازانی کە هەر هەمووتان دوکانی سیاسین ناتوان لە دەرەوەی پارتی بنەماڵی بازانی هیچ بڕیارێک بدەن بۆ هەڵبژاردن و بۆ هیچ شتێک بەکیشتی هەموو حیزبەکانی تریش ئەمە واقعەکەیە ئێوە لەمە تێناگەن من چیتان لێکەم بەڕاستی کاکە لەوانەیشە ئەو ماوەیە کە هەڵبژاردن دو ئاخری ئەو 5-6 مانگە پارتی دۆخی دارایی موچەخۆرەکان هی خەڵک هەلیکار جوڵەی بازار هەموو ئەمانە ببوژێنێتەوە بە بەرنامە ببوژێنێتەوە بەڕاستی هەر بە بەرنامە وەکو چۆن ئەم دوو مانگی تری ئاوا کرد باشین ئالەم حاڵەتێشە حیزبەکانی تر هیچ دەرفەتێکیان نامێنێ خۆشەویستان هەتا وەکو حیزبەکەی بۆ نمونە شاسوار بۆ نمونە یا ئەوەی عەلی حەمە ساڵح ئەوان یا ئەوەی لاهوری شەرنەجی ئالەم بابەتانە چونکە هیچ شتێکیان نامێنێ هەموو مانگە موچەی خۆی بدا بازار ببوژێنێتەوە هەموو ئەمانە بکە تۆ کام چەکی بەدەستەوەی دژی بنەماڵی بازانی بیکەیت ئەڵێ موچە نادا ئەوە موچەیدا هەموو مانگە بۆ نمونە بیدا ئەمە ئەوە بکە تۆ هیچ چەکێکی بەدەستەوە نامێنێ دژی بنەماڵی بازانی تابی قۆزیتەوە و بە خەڵک بڵێ خەڵکینە حکومەتەکەی پارتی بنەماڵی بازانی ئەمەیەتی ئەجینا هیچتان نە پارتی نێژێتی خۆشەویستان هیچ دیدگایەکی استراتیژیە نەبووە و نییە بۆ شێوازی حکومڕانی کە تەندروست بێ لە باشووری کوردستانە اینجا پارتی ئەگەر 6 مانگ دوای بخە وێنەیەک نیشانی بەغا وڵاتانی دەرەوە ئەدا کە حیزبی خاوەن بڕیار پارتیە وە کلیلی چارەسەر وە گرێککوێرەی هەموو ئاڵانگاریەکان ئاسیاسیەکان لە هەرێمی عێراقا تەنها پارتیە و بەبێ پارتی هیچ کەسێ ناتوانێت هیچ شتێ بکات ئایا ئەم قسانەی من کوێی خراپە جەماعەتی یەکێتی کوێی خراپە ئەم قسانەی ئارام ئەحمەد ئایا هەموو میدیای یەکێتی توانیویانە ئەو قسانەی ئارام ئەحمەد بکەن بەڕاستی توانیتانە ئێوە هیچ ناکەن کاکە ئێوە وەکو میدیای یەکێتی و باسی پارتیژە بە هەمان شکڵە چین کۆمەڵی میدیاتان هەیە کۆمەڵی کشتیان تیادانەوە شەوانە سێکسەکەن سواریەگە بن باش نییە هەر بەم پارەیە ماگانە پارێکی زۆر وەرەگرن ئەتانە تێپافل و قوبات تاڵەبانی خەریکی سێکس و ئارە خواردنەوە و سەسەرێتین و هیچ قشی قۆڕ بڵاوەکەنەوە هیچتان پێ نییە بەڕاستی باش نییە من سێرم لێ ئەوە کەی میدیای یەکێتی هەیەی کاکە بەڕاستی ئەوە میدیانی ئێوە هاتانە کۆمەڵێ پەیجە بە پارە ئیشتان بۆکەن هیچیشیان پێ نێ بڵاویکەنەوە
زلام نار لسليمان ما تقسم توي سرچون به يكسر ميديا كيتي أروى بولاي أروى برزان تو بوشي توي سرچون توي سرچون بوكا زلام شي خورد تو چن ميديا شو كبو لبري هيش تان بيني وراسي زلام لو سليمان يقساك صد مايك أو أشبوي صد مايك باجني صد مايك أو روتيكا هيش يقساكاني لببو لبروي أهم ميديا كان روزنامة نوسا انتلاكرا كشوانا خليك السيكسو خوادنا ورابوادنو هيش برنامج كان بيني وشخص يقول أرام محمد بيني مجبور لبيجا كان جنب أرام محمد جنب فلان في سابن هيش كان بيني وراسي من تلاقم بافلو قبات أهم باري بوصل كان الميديا هنا كاك أو كي ميديا إيه وقتان ها يا ميديا بارتي خوش يساني أرام محمد والله أو قساني من دوشو كردو ما كلا صدا صد قناعة بيتي بارتي عباب لاوي أكاتو كو تشيك دجي بارتي بو لبروي بارتي بهمو ميديا كان يو نازن شخص يكوي أرام محمد كان لبروي كردوان لناقري أما نيان درو كردوه ميديا بارتي ليشتي كردوان لناقري بو يقسكاني أرام محمد أبن در خواتي خلشي أدن هدو لان دراسية خو بو من جاكي شانازية براسي بخصوص جاكي شانازية بو من أمشتانا أما واقع كيدا راستي تمام پاول شو بۆ رووسیا خۆشەویستە هەمووتان ئاگاتان لێیە چ کاتدانەوەیشی هەبوو خۆشی نەیزانی مەسەلەکە چییە باش نییە تەحلیلی کەس تیشکردنەوەیکی بۆ پاڤڵ نەکرد کە بۆچی چوو بۆ رووسیا بۆچی وەزیری دەرەوەی بینی مەسەلە چی کێشێ ئێستا نێچیر پاڤڵ قوبات ئەمانە ئاوا پێیەکۆ ڕێکن ئەمسیانە مەسعود بازانی ئەم ڕاستی ئەزانن ئەمانە دژی ئەو باڵەکی تری مەسعود و مەسعود بازانین واتە نێچیر ئێستا لەبەر بەژەوەندی خۆی هاتۆتە ئەم بەرێوە پاڤڵی جەلال تاڵەبانی قەولی بە نێچێڤان بازانی داوە ئەمڕۆژ لە بەخاکە قسەیان کردووە قەولی پێیاوە کە ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ ئەوە تۆ وەکو سەرۆکی هەرێم ئەمێنیتەوە باشە بۆیە نێچیر هەوڵ ئەیە کە لە کاتی خۆیان هەڵبژاردنەکە بکرێت ئاوای یاریەک من دڵنیایشم کە پاڤڵ لە دواجارە وەکوتم چونکە منافقە لە سیاسەتە چونکە ڕاست کار ناکا بەڕاستی کاربڕ وەکو قەناز نایبڕێ کڵاو ئەوێ کڵاو بکاتە سەر نێچیرەڤان بازانی بڵێ نێچیرەڤان بازاری تۆ پشتیوانین لە ئێمە بکە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ ئێمە بە هەموو تواناوە دەنگ ئەینە بە تۆ بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام لە دواییە کڵاوە کاتە سەر نێچیرەڤان بازانی یعنی پاڤڵ ئەوێ کڵاو کاتە سەر نێچیرەڤان بازانی بەم ڕێگەیە وەکو چۆن کڵاوی کردە سەر بەرهەم ساڵح لەتیفی بەندە و دزی زاوای مێردی پولی کرد بە سەر کۆمەڵی عێراق باش نییە ئێبێ پاڤ ئەبێ نێچیش تێبگات لە یاریانەکە پاڤڵ ئێوێ یاری پێ بکە بەڕاستی کاکە سیاسەت ئەوە ناکرێ بەڕاستی سیاسەت ئەوە ناکرێ ئەبوایە ئێستا ئەگەر من بڕیاردەر بە ناوێکێتیە ئەمود لە کاتی خۆیان دادگای فیدراڵی بڕیاریەوە کۆمیسیۆن بڕیاریەوە ئێمە لەونێ ئەوەیە هەڵبژاردنی خۆمانەکەین لە مانگی شەشە هەڵبژاردنی خۆمانەکەین پارتی ئەیکەنەکە کەیفی خۆیەتی هیچ مناقەشەیەک ناکەم هیچ مزایدەیەک لەسەر ئەم مۆزوعە ناکەم باش نییە و هیچ پاشەکشێکیش ناکەم لە مۆزوعە لە کاتی خۆیان ئەیکەم ئەمە هەڵوێستی کار بڕە نەکنەوە بێنەوە بەرەو ئالەم بابەتانە اینجا لە دوجاری قسەکانمان خۆشەویستان هەبێ ئەو شتانە تێبگەن ئێوە ئازیانی ئارام محەممەد وا مەزانن کە رووسیا پەلاماری ئۆکرانیە ئێوە پێتان وابێ کامە ئەمریکا بڕواتانە بێ ئەمریکا خۆی ژێربەژێر لەگەڵ رووسیا عیلاقی هەیە و خۆی ڕازی بووە بۆی کە پەلاماری ئۆکراین بدات ئۆکراین داگیر کرا تەخت کرا وێران کرا ئەمریکا هیچی نەکرد لە بەرامبەریە یاریەکە ڕوونە بەڕاستی بۆشیش ئەماکە بۆی لە ئایندێکی ترا کە ئەمریکا پەلاماری ئێرانیە کە دۆسی رووسیاش بێدەنگ بێ بڵێەوە تا تۆ پەلاماری ئۆکرانیا دە ئەمەشمان نەکرد هەتا دەستی ناتۆشمان بەس بۆی هیچ نەکات لە ئۆکرانیایە باش نییە تەنها کەمێ پاڵپشمان کردووە بۆیە پەلاماری ئێران بات سیاست ئاوایە ئێستا بڕۆ سەیری ناوچەکە خۆشەویستان ئەمە مەسەلەی سووریا ئێستا بە ئارام بۆتەوە مەسەلەی لوبنان ئارام بۆتەوە مەسەلەی یەمەن تەحادی ئارام بۆتەوە مەسەلەی لیبیا ئارام بۆتەوە لە عێراقیشا خەریکە شتەکە بەرەو ئارامی ئەڕوا چی ئەماناکە هەمووی ئەمریکای کا بەڕاستی هەر بەو هێزانەی کە کاتی خۆی دژی ئەمریکا بوون ئەمریکا ئێستا دۆساتیان لەگەڵاکە ئێوێ هەر بەو هێزانە لەوێ وەکو ساحێکی شەترنج یاری بەر هەموو هێزەکان بکات و بەکاریان بێنێ بەڕاستی سیاسەکە ئابۆ جۆرانە ئەڕوا بەڵام لە باشووری کوردستانە هیچ تەحلیلێکی سیاسی بۆ مۆزوعانە لە ئارادا نییە بەڕاستی کەس سیاست ناکە عەزیزان هەمووی ئەزانین چۆنە کە تۆ بە پارە میدیا کاربووی یعنی هیچ ناتوانانی قسە بکەی بەڕاستی چونکە پێدەڵێن ئەڵێ کاک فڵان کەس ئاوا بڵێ کە تۆ دەڵێنتەوە لە ڕاستی من تر قسە ناکەم بابەتەکان زۆر بوو ئەمە ئەوە لە دوجارە بە ئاوی شەرجەنا بڵێم ئاوی شەرجەنا تۆ لەبارەی ئەخلاقیشەوە دەست داواتی ئاگام بێت ئاوی شەرجەنا ژنێک نەقڵ کردووە لە هەولێر سلێمانیەوە بۆ هەولێر لەوێ لە شوێنێک داناوە ناوی ژنەکە نابن لەوەی خاتی مێردەکەی بەڕاستی
لە بێ ئەخلاقیش ئاگام لێت ئەگەر بێت و دەست دۆشتانە نەکێشیتەوە بەخوا ناویش نەکەش بەمون ناوی هەموویە بە باباش بزانین ئەرەوەڵام ئیتر من کاتان ناکوژم ئەوە وەڵامەکەی من بوو بە هەر هەموو شتەکان هیوادارم جەماعەتی یەکێتی ئەم قسانیم ئێستا بڵاو بکەنەوە دژی پارتەکان بڵاویکەنەوە ئێوە ئیشتان چێکاکە هەردووتان لە خزمەتی ئارامەحما بن چ جەماعەتی پارتی جەماعەتی یەکێتی تەواو ئەگەر دژی پارتی قسەم کرد یەکێتیەکانی ئێوە بڵاویکەنەوە دژی یەکێتی قسەم کرد پارتەکانی ئێوە بڵاویکەنەوە ئاساییەکە چۆن خۆتان هیچتان پێ نییە لە ڕاستیە ئەبێ ئەوە بکەن دەخواتان لەگەڵ خۆشەویستانی ئارامەحمەد بەخێرچن حرمەتم بۆتانێ